لەگەڵ نزیکبوونەوەی کۆتایی هاتنی شەڕی پێشمەرگە بەرامبەر بە داعش وەزارەتی دارایی وەزارەتی پێشمەرگە لە ڕیزبەندی دابەشکردنی موچەدا لە یەکەمەوە بۆ چوارەم دەگۆڕێت و وەزارەتی پەروەردە دەهێنێتە سەرەتا. لە سەرەتای دروستبوونی قەیرانی دارایی و نەمانی پارە لە بانکەکانی حکوومەتدا وەزارەتی دارایی لە ڕێگەی بەشی ڕاگەیاندنیەوە موچەی سەرجەم وەزارەتەکانی بۆ هەر مانگێک ناوبەناو بڵاو دەکاتەوە. بەپی ئەو ڕاگەیاندراوانەی وەزارەتی دارایی بە درێژایی 2 ساڵی ڕابردوو کە بڵاوی کردوونەتەوە، موچەی وەزارەتی پێشمەرگە لە ڕیزبەندی دابەشکردنی موچەدا لە پلەی یەکەمدا بوو ڕەچاویەوە کراوە کە هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی شەڕدان. بەڵام لە دوایین ڕاگەیاندرایی وەزارەتی داراییدا کە بۆ دابەشکردنی موچەی مانگی 1 ساڵی 2007 بڵاوی کردوێتەوە، وەزارەتی پێشمەرگە خراوەتە دوای چەند وەزارەتێکی تر و وەزارەتی پەروەردە هێنراوەتە ڕیزبەندی یەکەم. گۆڕینی ڕیزبەندی موچەی هێزەکانی پێشمەرگە لە کاتێکدایە ئێستا شەڕی دژی چەکدارانی داعش لە سنوورەکانی هەرێم دوور کەوتوتەوە. هەر بۆیە گومان دەکرێت حکوومەت جۆرێک لە بێمنەتی بەرامبەر پێشمەرگە لەلا دروست بوو بێت، هەروەک چۆن ساڵی 2015 بۆ 16 کاتێک مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد، یەکێک لە داواکاریەکانیان بۆ شکاندنی بایکۆت بریتی بوو لە گۆڕینی ڕیزبەندی ناوی وەزارەتی پەروەردە لە لیستی موچەدا. لەو کاتەشدا حکوومەت لە دوای وەزارەتی پێشمەرگە موچەی فەرمانبەران و مامۆستایانی وەزارەتی پەروەردەی دابەش دەکرد. بەڵام هەر لەگەڵ کۆتایی هاتنی وەرزی خوێندن وەزارەتی پەروەردە لە ڕیزبەندی موچەدا خرایە کۆتاییەکانی لیستی وەزارەتی دارایی. ئەو کات بەشێک لە مامۆستایان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لە کاردانەوەی دواخستنی موچەکانیان هەڕەشەی دەستپێکردنەوەی بایکۆتیان لە سەرەتای ساڵی نوێدا دەکرد. هەر بۆیە لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی خوێندن بایکۆتی هۆڵەکانیان کرد. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەمە یەکەمین جارە وەزارەتی پێشمەرگە لە لیستی دابەشکردنی موچەدا پلەی یەکەمی نەبێت کە ئەوەش هاوکاتە لەگەڵ کەمبوونەوەی ڕوبەڕووبوونەوەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش. جگەلەوە لە ئێستادا مامۆستایان لە وەرزی خوێندندان و گومان دەکرێت هاوشێوەی ساڵانی ڕابردوو حکوومەت لە ترسی دەستپێنەکردنەوەی بایکۆتی هۆڵەکانی خوێندن وەزارەتی پەروەردەی کردووەتە یەکەم وەزارەت لە ڕیزبەندی موچەدا و شوێنی وەزارەتی پێشمەرگەی خستووەتە دواتر. لە سەرەتای ڕاگەیاندنی پاشەکەوتی دارایی لەلایەن حکوومەتەوە وەزارەتی پێشمەرگەت تاکە وەزارەت بوو کە لە پاشەکەوتکردنی موچە بەخشرا، ئەویش بەهۆی شەڕی داعش و ترسی کاردانەوەی هێزەکانی پێشمەرگە. بەڵام ئێستا مەترسیەوە دەکرێت لەگەڵ نەمانی ڕوبەڕووبوونەوەکانی داعش حکوومەت موچەی هێزەکانی پێشمەرگەش پاشەکەوت بکات.